ئەندامی دەستەی بەڕێوەبەری تەفگەری جڤاکی دیموکراتی تەفدەم ئاڵدار خەلیل ڕاگەیان وڵاتانی رووسیا و ئەمریکا شەڕی جیهانی سێم لە سووریا بەڕێوە دەبن هەر کامیان دەیانەوێت لەوەی تر بە کاریگەرتر بێت. ئاڵدار خەلیل جەختیشی لەوە کردەوە کە گەلانی ڕۆژاوای کوردستان خاوەنداری لە سیستەمی فیدراڵی دیموکراتی دەکەن. سووری بگشتی دەوان دەمێنداوی ڕەوشین ئالۆز دەبێت. لە میانەی چاپێکەوتنێکیدا لەگەڵ ئاژانسی دەنگ و باسی ڕۆژنیوس ئاڵدار خەلیل ڕوونی کردوێتەوە لە سووریا ڕەوش ئالۆزە زلهێزەکانی دنیا و هێزە هەرێمیەکانیش سووریایان کردوتە گۆڕەپانی بەڕێوەبردننی سیاسەتەکانی خۆیان. ئەوەی لە سووریا دەقەومێت شەڕی جیهانی سێمە و دەتوانین بڵێن کە شەڕەکەش لە نێوان ئەمریکا و ڕووسیادایە. هەر لەو چوارچێوەشدا دەوڵەتی تورکیش دەیەوێت لە ڕێگەی چەند گروپێکی چەتەی سەر بەخۆیەوە دەست وەربداتە ناو ڕەوشەکەەوە دایانەوێت هەرچی زیاتر بەشی خۆیان ببرن لە سووریا. وتیشی لە بەرامبەردا بە پێشەنگی کوردان سیستەمی فیدراڵی بۆ لە سەدا 16 خاکی سووریا هاتوتە ئاراوە. ئاڵدار خەلیل زیاتر ڕوونی کردەوە و ڕایگەیان کە ئەوان لە ڕووی دیبلۆماسیەوە دەیانەوێت شۆڕشی ڕۆژاوا و سیستەمی فیدراڵی دیموکراتی باکووری سووریا بە دنیا بناسێنن بۆ ئەو مەبەستەش لەگەڵ وڵاتانی دەرەوە چاوپێکەوتنیان ئەنجامداوە. وتیشی پرۆژەی چارەسەریان هەیە و دەیانەوێت هەموو کەس پشگیری پرۆژەکەیان بکە. جەختیشی لەوە کردەوە کە ئەوان هێزێکی بە کاریگەری سووریان و بێ بەشداری ئەوان ممکن نییە سووریایەکی دیموکرات لە داهاتوودا بێتە ئاراوە. ئەوەش لەبەرەوەیە کە ئێستا ئەوان خاوەنی پرۆژەی چارەسەرین و بۆ داهاتووی سووریاش دەبێت پرۆژەکەیان بە بنەما بگیرێت. ئاڵدار خەلیل نمونەی کۆبنەوەکانی ژنێفێنایەوە کە تا ئێستا بێئەنجام بەردەوامن. وتیشی کۆبنەوەکانی ژنێفیش سەرجەمیان تێکچوون و بێئەنجامن چونکە بەشداربوونیەوە کۆبنەوەانە نوێنەرایەتی تەواوی پێکاتە و گەلانی سووریا ناکەن. ئەگەر دایانەوێت پرسی چارەسەری پێش بکەوێ دەبێت کوردان و هێزەکانی تریش بەشداری پێ بکەن لە کۆبنەوەکاندا. دەربارەی پشتیوانی هێزی نێودەوڵەتی بۆ سیستەمی فیدراڵی دیموکراتی باکووری سووریا ئاڵدار خەلیل ڕوونی کردەوە تا ئێستا هیچ هێزێکی نێودەوڵەتی دژایەتی خۆی بۆ سیستەمەکەیان دەرنەبڕیوە. دەربارەی هێرش و دژایەتەکانی دەوڵەتی تورکیش بۆ سیستەمی ڕۆژاوای کوردستان ئاڵدار خەلیل ڕایگەیاند دەوڵەتی تورک لە سەر بنەمای دژایەتی کورد و بەرژەوەندەکانی خۆی هێرش دەکاتە سەر ڕۆژاوای کوردستان.